ئەم شەو ئەپرسین هاتنی مانگی ڕەمەزان و ڕۆژووکردنی موسڵمانان ئایا فەرزێکە و ئەبێ موسڵمانان بەڕێکەن و پابەندی بەستنی دەمیان بن یان ئەبێت کاریگەریەشی ڕۆحی دەرونی دروستکا لەسەر ڕۆژووگر لەم لەولەولای جۆمان لەوە بێت کە بەشێک لە موسڵمانان کەم بەنیا زۆر ئیشی ئێمە نییە لێرە باسیکەین بەڵام بەشێک لە موسڵمانان تەنها وەکو فەرزێک سەیری دۆخەکەکەن و خۆیان برسیەکەن و خواخواشیانە زوو ڕەمەزان تەواو بێ و بڵێن بە ڕۆژوو بووین. ئایا حکمەتی ڕەمەزان و ڕۆژووگرتن بەبێ گۆڕانکاری دوای ڕەمەزان حکمەتی تیامێنێ یان وەکو ڕۆتینێک بەبێ حکمەت بەڕێکرێ. دکتۆر جارێ تۆ کورسەکەمەها بە جیڕەشی یەکتری وادارم نێتە مایکەکەەوە تۆتە با بیگۆڕینەوە بەس لاوچێ نێتە مایکەکەەوە بۆیە دا ئەو جیڕێگەکەم و تۆزێ پشتەکەمە جەنابە کاری دەکەم بەدڵ دەی سوپاس. مامۆسا بەڵە قوربان ڕەمەزان لە بەردامەیەک وتم مامۆسا و خواحافیزی مەگەرویستە قسە بکە ئەم جارە بەڕاستی قسە بکە. حکمەتی ڕەمەزان چییە؟ حکمەتی ڕەمەزان تەنها ئەوەیە تۆ ئەو مانگە ظاهریەن نان و ئاو لە خۆ بگریتەوە و هەندێک سروتی ئاینی بۆ خۆت زیاکە یان ئەبێ لە دوای ڕەمەزانی ژیان ئەبێ بزانی بۆ بە ڕۆژووە بیت. بەڵێ لە ڕاستیە ڕەمەزان قوتابخانەیەکی زۆر گەورەیە. ئینسان ئەگەر سێر ڕەمەزان بکە زۆر لایەنەکانی گرتووەتەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە حەدیثێکا وەصفی ڕۆژووەکە فەرمێ الصیام جونە جونە یعنی قەڵغان واتە قەڵغانی ئینسانە لە زۆرێک لە شتەکانی ژیان. لە حەدیثێکی درا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ خوا فەرمیەتی كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. فەرمێ هەموو کردەوەکانی بەنی ئادەم بۆ خۆیەتی بەس ڕۆژوو نەبێ بۆ منە چونکە ئەوە بۆ منە و خۆم پاداشتیان دەمەوە. طبعا زانەکان لە تەفسیری ئەم فەرموودا ینی معقول نییە تۆ مەسەلەن واتێ بگەی کە نوێژ بۆ خوا نییە یان عیبادەتەکانی تر بۆ خوا نییە. لە حەدیثەکە فەرمێت تەنیا ڕۆژوو بۆ منە و خۆم پاداشتیە دەمەوە. زانەکان هاتوون کۆمەڵی قسەیان لەسەر بابەتەکە کردووە. هەندێک ئەڵێن ڕۆژوو کە ئەکەوێتە مانگی ڕەمەزانەوە هەموو بوارەکانی کۆ کردوتەوە لە ضمنیان ئینسان لە مانگی ڕەمەزانە سەدەقات زیادەکە لە مانگی ڕەمەزانە نوێژی تەراویح و هاتچۆی مزگەوت و التیزامات تەهارە و خۆپاکەوەکردن عومرەی ئەجر و پاداشتی لە مانگەکانی تر زیاترە. شەیتانەکان ئەبەسرێنەوە کار و کەسابەتی مرۆڤ لە با بڵێن معاملاتی مرۆڤ ڕێک ئەخاتەوە کەواتە لەو بوارەوە کە فەرمیەتی فەئینەهو لی وأنا أجزی به. هەندێکی تر لە زانەکان لەوانە شێخی شەعراوی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێکە لە تاریخا سەیر بکەی هەر جۆرێک لە جۆرەکانی عیبادەت کراوە بۆ غێری خوا مەسەلەن سوژدەبردنە بۆ بتبراوە نوێژکردنە بۆ غێری خوا کراوە حەجکردنە بۆ غێری ماڵی خوا کراوە سەدەقات و خێر و پارەبەخشینە بۆ غێری خوا کراوە. فەرمێ بەڵام لە هیچ شوێنێکان نییە ڕۆژوو گرت سەلامێکە بێ ڕۆژوو بگرێت بۆ غێری خوا بیکە چونکە ڕۆژوو شتێکە بینی خۆت و خوایە تۆ زانین سە من بە ڕۆژوم یا بە ڕۆژوو نیم سە ئەگەر چی شەوە و ئێمە لێرە دانیشتوین و سە من هیچ هینێک نییە بەڵام نوێژە تۆم لە بەرچاوتە نوێژ پیشام دەم لە ماوەی 5 دقەیە بەڵام ڕۆژوو بەعین تایوەرەیە توان 5 دقە لە بەردەمی تۆ هیچ نەخۆم بەڵام دوایە بچم شت بخۆم. بۆیە مرۆڤ بە بەردەوامی هەموو چرکەیەکی پەیوەستە لەگەڵ خوای گەورە مێربان ئەفەرمێ فەئینەهو لی وأنا أجزی به. ئەوە تایبەتە بۆ بزانم ڕۆژوو لە نەگواب بزانم هەر بە یەقینەوە لە ئاینەکانی تریشا ڕۆژوو هەر هەیە تۆ مەبەستی کۆی ڕۆژوو گرتنە بە لە ئاینەکانی تر هەر بۆ خوا گیرێ یعنی کەسێک بگرێت. بەڵێ ڕاستە ئاینەکانی ئەتوانی بڵێ ینی مەجای ڕیایی زۆر کەمتیایە بۆ ئینسان بەڵێ وەنیە بەسا تۆ توانی ڕیایی بکەی خوا نەخواستە نوێژ بکەم لە بەردەمی نانوێژێ بکەی لە بەردەمی نا 5,000 بکەی بەخێر بەڵام
ڕۆژوو شتێکە پەیوەستە هەموو سانیەیەکت پەیوەستی لەگەڵ خوا یعنی من 5 دقە لە پشت تۆ توانم ڕۆژەکە بشکێن بە ڕۆژوو نیم و کەچی لە بەردەمی تو ئیسە کەس نازانێ من ئیسەشەوە گەریسە مەسەلەن بۆ منە ئەو پەرداخە ئاوە لا بین ڕەنگە تۆ بڵێ بە ڕۆژوو باڵێ وەنیە ڕاستە کەس نازانێ ئیسە حالێن مشت ناخۆم لە بەرچاوی بەڵام ئەگەر ڕۆژ بێتی مەسەلەن ئاو بخۆمەوە خەڵک بە بەرچای خۆڵ بەڵام ئەگەر خەڵک دیار نەبوو چاوێن لێم نەبوو لە بابچینە سەر حکمەتەکەی ئەوەی کە کاکڵی بەردامەکەی ینی ئەوەی کە بابەتەکە ئەوەیە ڕۆژوو تەنها ئەو دەمبەستنەیە ڕۆژوو بریتە لە تازەبوونەوەی مرۆڤ جارێکی تر پەیوەستبوونەوە لەگەڵ خوا جارێکی تر ڕاستکردنەوەی کردار و هەڵس و کەوت و شێوازی عیبادەت زیندوو دەمەزەرکردنەوەی ئەو کولبوویەی بینی تۆ و خوای گەورە مێرەبان مەسەلەن بۆ نمونە چۆکردنی مزگەوت و تەراویح و نوێژی جەماعەت و ئەمانە هۆکارێکی تازەبوونەوەیە لە نوێژ و عیبادەتەکان خێر و ئەجر و پاداشی سەدەقات بیرکردنەوە لە فەقیر ئەسڵنێکێک لەوانە کۆمەڵێک بابەتی ڕۆحیە زیندووە بێتەوە یعنی ئەگەر بیژمێرین زۆرە یەکێک لەوانە تۆ لە هەست لە ناخەوە پێشتر ڕۆژانە هەر کاتێ حەزت لە خواردنێک کرۆ خواردوتە ئیسا هەست بە برسێتیەکەی هەست بە تینوێتیەکەی سشعاری بوونی فەقیرگەلێکەکەی کەوا برسیە بن باشە ئاخر هەمومانم هەستەمان هەیە مامۆسا بەڵێ هیوادارم خانی ئەگەر پرسیارێکە هەیە لە بری من تۆش یارمەتیم بی چکە ڕەنگە بزانی من ئەمەیە چی بڵێم لە ڕۆکۆمەڵایەتێکەوە بەڕاستی ئەم بابەتانە هەمووی ئەیزانێ هەمومانە زانین کە بە ڕۆژوە بین زیاتر هەستی برسێتیمانە بێت زیاتر هەست بۆ خەڵکان ناکەین کە برسین بەڵام ئەوەی کە ئەبینرێت ئەم هەستەمان بڕ ناکات ئەم هەستەمان لە دوای ڕەمەزان و بەهاتنی جژن کۆتاییەت ینی حکمەتەکان چییە بۆمانەوەی ئەم هەستە و بۆ بەرزکردنەوەی ینی نەفسیەتی ئینسان ینی بۆ شوێنێک کە ڕەمەزان ینی کردگاری بێ بەڕاستی ئێمە تەمان لە دینی ئیسلامە پێشتریش لە وتارێک لە یەکێک لە حینەکان باسمان کرد کە کات چەند گرنگە بابەتی عیبادەتیان ڕەبت کردۆتە کۆمەڵێک کاتەوە هەندێکی هەیە بە پێی ڕۆژە هەندێکی هەیە بە پێی تاقی ڕۆژە مەسەل لەسەر نوێژەکان 5 جار لە کاتەکانە وەستانی تایە بۆ تازەبوونەوەی پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوا هەندێکی هەیە هەفتانەیە وەکو نوێژی جومعە هەندێکیش هەیە ساڵانەیە ساڵی جارێک دێت وازحە باش ئیسە ڕەمەزان لە زمنی ئەوەیە کە ساڵی جارێکە بۆ ئەوەیە مرۆڤ جارێکی تر پەیوەست بوونی لەگەڵ خوا تازە بکاتەوە نوێ بێتەوە چۆن عیبادەتەکانی باش ئەگەر ڕوون و ڕاشکاو بین لەم کۆمەڵگەیانەی خۆمان با باسی کوردستان بکەین بەڕاستی هەست بەو شتاکەیت هەست بەوەکەیت کە ڕەمەزان توانی بێتی باسی چوارچێوە دینەکە ناکەینەوە شتێکی پیرۆزە و بۆ کەسمان نیە دەستکاری بەڵام باسی نەقلەکەکەین کاتێک کە ئێمە بە ڕۆژۆبین هەستەکەیت یان پێ دوایە پێکابێتی ئامانجەکەی پێکابێت من ئێمە ئەوەی بە سفتەوەی لە مزگەوتین کەسانێک ئەبینن ئامانجەکان ئەپێکن و زۆریشن کەم نین ئەوانەی کە ئەبینین خەڵکانێکی زۆر هەن لە مانگی ڕەمەزانە گەڕانەوەیەکی زۆر باش بە خۆداچوونەوەیەکی باش یعنی بەو سفتەی کەوا ڕەمەزانە بێتە سەبەبیەوەی چی پۆخڵەواتی دنیا هەیە لە ماواتێکەڵی بۆ لە مانگی ڕەمەزانە دەمەزەردی بکاتەوە چاکی کاتەوە ئێمە نابێت حکم دێنە سەر هەموو تاکەکانە لەوەی کەوا مەسەلەن بۆ منە لە خەڵکانێکی ڕیاباز ئەیبینین عمومی خەڵک بە شێوەی گشتی ئەمەوەی لە مزگەوتەکانین ئەبینین ڕەمەزان پەیامی زیندووە و لەناو کۆمەلگای خۆمانە ماوە باشەیەک لە فەلسەفەکان بە زەمان بە کورتی جواب بەرویەک لە فەلسەفەکانی ڕەمەزان ئارامگرتنە سەبرە بەڵامەوەی کە بینین بەڕاستی بێسەبرێک بڵاوەکاتەوە بیانی با تەرجەمەی ژیانی ئاسایی ئێستای خەڵکی بکەین بەڕاستی بڕۆ 5 دقە پێش بانگ ئەبێ 75 قوڵەڵا بخوێنی تا ئۆتۆمبیلەکە و بە سەلامەتی بگەینی تۆ ماڵەوە ئەبێ بە فڕکە فڕکێک و هات و چوێک و هۆڕن لیانێک و لەسەر نان ئەبێ بەشەر لەسەر لوقمە قازیە بێ بەشەر لەسەر شەربەتە بێ بەشەر ئەمە ئەڵێم من کاک جوانە من ئەزام مەبەستەوەیە کە من بەڵام ئێمە من و تۆ لە دوو لایەن و سێرەکەین من بە سیفەتیەوەی لە مزگەوتم ئەبینم خەڵکانێکی زۆر باش فێری ئارام و سەبرەکات ڕەمەزان بەڵام تۆ وا دانەی لەسەر جادەکە مەسەر بۆمنە چەند کەس لەو کاتەیە سیاری لێ خوڕێ هەمووی کۆبکەرەوە مەسەلەن 500 کەسە لە شارێکی وەکو سلێمانیە شارێکی وەکو هەولێرە 500 کەس مەسەلەن 1000 کەس لەسەر جادەیە سیارە لێ خوڕێ تۆ مزایقە ئەبی لەگەڵ ئەو هەزارە جاری وای یەک کەسە بۆەوەی مەسەلەن بیسی تریش بخاتە مزایقە و مزایقەی تۆ بکە لەبەرەوە ئەوانە نابنە بەڵگە لەسەرەوەی کەوا هێشتا ئارامی لە ناو کۆمەلگامان نیە من وازم ڕەمەزان پەیامی زیندووە ئەوانەی کە ئێمە تەعاملیان لەگەڵاکەین و ئاگادارین نزیکین لە مزگەوتەوە ئەبینین ڕەمەزان پەیامی زیندوو سپاس بۆ خەڵکێکی زۆر باش استفادەی زوو خەزنەی پێوتی
مامۆسای ئاشتی و گەشتبینی ئەو گەشتبینی و من هەمیشە هەر گەشتبین بە بەڵێ سەر دکتۆر جانەمە بەڵێ هیچ ناڵێم تۆ بڵێ چی دەستپێکێ داشخوا ڕۆژیگرتن ئەمرێکی خۆدی تەعالایە لە سەری ئەمبێژی شریعەتین پێخەمبەرە نەتەنهەیە لەسەر دینی ئیسلام ئاەتی قورئانە پیرۆز بۆ مەوێنە دیار دکێ یا ئەیوهە الذین ئامنوا گەلی کەسێن بەهوەرمەند كتب عليكم الصيام ڕۆژی گرتن سەر وهاتیە فەرزکردن کەما كتب على الذين من قبلكم چۆن سەر ئومەتێن بەری وە ڕۆژی گرتن هاتیە فەرزکردن ئایا دەبێگو من نازانم ڕاستی چۆن ئومەتێن بەری ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام بچ شێوایی بچ ڕەنگی بچ تیپە ڕۆژی دگرتن دەبێگو معلوماتی من دووردا نقصانی هەبێ لێ من توانم یەک ڕەنگی بێژم گوت قورئانی پیرۆز دەهاتیە دیارکردن نەئاخفتن نەقسەدان ڕەنگەکیش ڕەنگی ڕۆژی گرتنەیە ئیسباتی وێژی دلیلی وێ ئەو ژیە کاتی گۆ حەزرەتی مەریەم دایکی حەزرەتی عیسا حامیلە بووە و ولادەت چێ بووە شەرمین کردە چۆن هەرێ ناو کۆمەلگەه و مناڵێکت ناو دەستێ وێدەیە ئەمری خودی تەعالای بۆ وێنا وئیما تەرەیین من البەشەر ئەحەدەن فقولی ئینی نەذەرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا ئەگەر کەسێک دیتش ئینساناش مرۆڤە پرسیاریش دەکردن ئەی مەریەم چۆن مناڵی هەیە ئیشارەت بدە دیارکردن من ئەمڕۆ ڕۆژی گرتیە ملگەلتی کەسی قسە ناکەم ئەوە یعنی ئەم بێژن پومتی یەکەمە ڕۆژی گرتن ڕۆژێ ئەمرێکی خوای گەورەیە نەلف تەنها لەسەر ئومەتە پێخەمبەر محەممەد عليه الصلاة والسلام ئەموارن سەر بابەتی خۆی سەرەکەی ئەساسی بۆچ ڕۆژی گرتن باندۆرەکێ تەسیرەکێ لەسەر کۆمەلگەه ناکێت تەسەووری مدە نەرینێ مدە ji ber got me birengekî ciwan gayet û hedef û armanc rojî girtin me nas nakin yan jî eger me wek mamosteyên aynî nas dikin jî em xelkê fêrî ew gayete nakin rojî girtin ne hedefe rojî girtin ne armanca rojî girtin wesîlek ئەو وەسیلە ژی ئاەتی قورئانە پیرۆز دە بۆ مە دیارکریە عینی ئەو ئاەتی گوئستان بۆتە خوندیە دوماییکەوێ هەیە بۆ ڕۆژی بگرن چما ڕۆژی بگرن ئایا خودی تەعالە محتاجی تیبوونێ منە ئایا خودی تەعالە محتاجی برسیبوونێ منە ناخۆ بۆ چ ڕۆژی دگرم یا ئەیوهە الذین ئامنوا گەلی کەسێن بەهوەرمەند كتب عليكم الصيام ڕۆژی گرتن سەر وهاتیە فەرزکردن کەما كتب على الذين من قبلكم چۆن سەر ئومەتێن بەری وە هاتیە فەرزکردن ئایا خودی بۆ چ ڕۆژی هاتی گرتن گوتیە لعلكم تتقون ئەوە هەدەف و غایەتی ڕۆژی گرتنە ما مناڵی خوا فێر دکن دقا یەکەم بابا بۆ چێ ڕۆژی دگرم مەبێژم مناڵی من کوڕێ من مە ڕۆژی دگرم بۆ هەست فەقیرانە بکەم ناکاکەم ڕۆژی گناگرم بۆ هەست فەقیرانە بکەم من ڕۆژی دگرم بەرگۆ ڕۆژی دیگرتن مفێری ضبطێ دکێ کۆنتڕۆلێ دکێ تەقوا لعلكم تتقون گوتنە تەقوا معنى تەقوا چییە بۆ خاطرم دۆست هەڤاڵان تەماشەوان تێ بکەم گوتنی تەقوا زۆر جارە هەیە ئیمام و خەتیب لە مزگەفتە گوتنی تەقوا شرۆڤە دکن برەنگێکی گۆ ئایا دەرەجەکی مسلمان تێناگن تەقوا چییە تەقوا تۆرمستاتە تەقوا فیوزە کە ئالڤر تێنیویساندن بۆ خاطرێ گوت بتوانێ هەر تشتێکی گۆخوای گەورە حەز ناکێت لێمە بەیدە ببێ دکاری بێ کۆنتڕۆلی خوا بکێ تانێ تەقوا کۆنتڕۆلی تەرچێ ببێ ضبطی ئینسان چێ ببێ ji ber wê yekê mixabin di fiqhê me îslamî de du jûrê yan jî di rengê fiqhê hene yan jî meyzekirina fiqhê heye ge min bitwanim terceme bikim Seyda Casim alîkariyan bike me dibêjin fiqhê maqasidî û me dibêjin fiqhê teknîkî teqenî yanî mezahibê me aglebî mezahibê me her çar mezahibê me Şafî Henefî Malikî Hembelî bi jûrekî teknîkî meselê rojî girtin meyze dikin a Xwedê Teala gotiye rojî bigirin ji beyanî fecr heta megreb xwarin û vexwarin nebe û têkilî علاقتê cinsî ê helal xwe ê heram herî niye yani ê cinsî nebin ew îşî te qedaye teknîkî awa ye avî vexwar rojî şikest xwarin xwar rojî şikest tewşî علاقتekî cinsî bû rojî şikest ew roj teknîkî ye beynema fiqhê meqasidî ji wilo ziyadetir meyze dike çon meyze dike dibêjî gayetî rojî girtin çoyê ne hema ew mufattiratê xwarin û vexwarin ne na mufattiratê meعنوî hene ew mufattiratê meعنوî yani li gorî hin ulemâî meqasidî wek îmamê İbnû Hezmê Zahirî dibe mufattiratê meعنوî rojiyê te dişkênin bî meعna ew roja betal bû tu muhtacî rojeke dî rojî bigirî nimûne ڕۆژی گرتن گەلک te fêr bikê tu karibê kontrolî nefsa xwe bikî derawa nekî غîbetî nekî nemîmetî nekî fitne nekî bohtanî nekî aya her ji malayê me sual bike Seyda min غîbetî kir xêrî çû ema rojî girtinê te durist e yanî
هناك كمذهبي فقه مقاصدي دي بيجيت او روجيش كسب جو غايتي او روجي نما يعني او غايتي جو جرك او باندوري جو روجي جرتن جرك ل حجياني تبكي نما يا بيخمر عليه الصلاه والسلام حديث اخوي مبارك ده بيجي من لم يدع قول الزور والعمل به أو كسيقو ترك قصين جوان نكي أو كسيقو ترك فعل خراب نكي فليس لله حاجة أن يضع طعامه وشرابه خويا تعالى نمحتاج ويا خوارن وفخوارني خوا ترك بكي حديثك دي بيخمر عليه الصلاة والسلام بيجي رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش بياوكي هيا روجي قرتيا تستفادش أو روجي قرتناك إلا تيبون وبرسيبون شما فايدة ناكي جبرقو أوحب معنى حقيقي جو جرك روجي قرتن باندورك اللي بكي بدا خواناكي روجي قرتن هاتيا يعني خوستكا وينا او جو كنترولي انسان بكي بو او يكا ناخوازم قصة دريج بكم دوري بد ما مستخانيجي يعني من حزلي هيا البواري دارونيجي جهدار بكم امام غزالي تقسيم دكي ما مسلمان چون روجي قرتن ما يزادكن دبي سي جوري روجي قرتني هنا دبي روجي قرتنا عوامة هيا روجي قرتنا عوامة أواجو استاذ بحث دكي خوارن نخوا فخوارن نكا وهرتش توا وشكل صوري شكل شمايلي وينا درستن دي بيجي روجي قرتني خواصة جي هيا روجي قرتني خواصة تم منع خوج خرابية بك حمو جوارحي خو جوارح شنا يعني خو دفا دستا جعفا قنهي نكي دبي يكي ديجي هيا دبي خواص الخواصة روجي قرتني خاصيقة تايبتي تايبت دبي اوش دبي روجي قرتني دلا بقولك باندوركي للدلي تبكي اتبي انسانك باش تبي انسانك جاك اجر موضوع بس تاني او شكله شمايل بن او شكله شمايل فايدل تناكش بو او يكا جوارك بيخمر عليه الصلاه والسلام جواتي دانش تبو صحابي الدردورا ويبون بحسي افرتك يدكن المدينه منور بيا رسول اخوا فلان كسي بحسي نافك يدكن بيخمر دناسي فلان كسي يا رسول اخوا دي ما شاء الله زور الميجادك زور روجي دقري زور حج وصدقه وعمره دكي إيه ولكنها يا رسول الله تؤذي جيرانها بلسانها زماني وين الشيرين قصي نشيرين دكبو جيراني خوا بيخمر عليه الصلاة والسلام نقول تمام إيشي ودرسته مادام روجي قرتيا لمجدك خداني حج وصدقية تمام مسلمانك درسته بيخمر بيفان ميزاني سراس كريا قوتيا هي في النار أو دا أجري جهنم ديا تبلو لميج يا رسول الله دا أجري جهنم ديا تبلو لميج دا أجري جهنم ديا تبلو روجي قرتين تبلو حاج تبلو صدقة أجري جهنم ديا تبلو أجري تبلو واقع عبادات أجري جهنم ده بو جبرقو خاطري او عبادة باندورة كلجياني او انسانة نكرية دهمان وقت ده بحسي افرتك جديد كنت بها رسول خودي فلان كسي فيجي كيم لمجدك كيم روجي دقري يعني تاني رمضان دشنبو بيشنبا روجي ناقري تاني واجبي فرض دقري ولكن يا رسول الله مقابلي أو كم عبادتي هنا تحسن إلى جيرانها بلسانها قصة شيرينة قصة جوانا لقل جيران معاملي زور جاكي جواني هيا قوتية بشروها مسكيني بدنا ذا هي في الجنة أو بحشتية بو شبال قوت تأثيرها وهي أو قصة البردة استا هلبستك هاتا هشي من ابن سينا قصة ويزور جوان هيد هلبستك خدا دي بيجي كن كيف ما شئت فإن الله ذو كرم ابن سينا بناف جواتي هاتي ناسكرن بافي تختو بداخل ودنافهن جماعة جروبي ما يعالم وملادا بكافر جيت الناس كرن بداخل ابن سينا دبيجيت تشون بي دردين أخوة كن كيف ما شئت فلا يعسى عليك مما أتيت من بأسي دردو كلان نخوة خواي قورا خداني رحمتك يقلك مظنة دبي إلا اثنتين شياري خو دقو نهابا إلا اثنتين فلا تقربهما أبدا الشرك بالله والإضرار بالناس دقو نهين زور قورها نشيار بقو تتوشي وانا ببي جبرقو أقر تتنيزيكي فان هر دقو نهابو ممكن نينا فايدة تبكرين شريكاش خدين رشي بكي ينجي زرر وزحمتي وتعدل خلقي بكي جبو وياك مخابن أم حتانا هاد مزقفتي خدا جامية خدا أم خلقي فيري روجي قرتني شكلو شمايل دكن صالانا بابتي مال مزقفتا او چون روجي دشكي چون روجي بقرم نيت چونا لما خلقي فير ناكن چلوف قرك روجي قرتن باندورا كلتا بكي روجي قرتن دمانجي رمضان ومحقي دكتور خاني باش خوار او سرقارة روجي قرتن منا دبستانا كيا او دبستانات فير ديكي چلو تكنترولي خو بكي هر روج بياني الله اكبر ملاي اذان دي بياني قركت من خو بكي كنترولا خو بكي قوت من اخوا جخوارن وبخوارن بكي اذاني مغرب الله اكبر هار تشتبوتا درس دبي سي روج بيستو نهر روج يك مانجا الله اكبر من اخو ديكي الله اكبر تنيزيك دبي
نزیکی حلال دبی جبو خاطر پیشتی یک مانگا تج او دبستانه تخرج دبی شهده وردگری لعلكم تتقون تبوی مروفك متقی دا استا درباسی جیانی دنیا ببا گرک او مدرسه فکر بی ای مسلمان او ایگو تتکاری بو سهروجی منع خوش وخوارنی حلال بکی استاوی بردوام بک منع خوش وخوارنی حرام بک نبی از ناتوانم وهي دليل اثبات بو گو سهروش تکاری بو استاوی بردوام بک جیانی دا منع خوش خوارني حرام بك نبيجا منا توانم وهي تتكاريب وسهروشي من عخوة خوارني حلال بك جياني خو بك بردوام بك وتوشي علاقتي جنسي سكسي حرامي نبي منا توانم مش افرتي حزدكم مقيم انسان تاف من فطرتي خدي تعالى ما تفج افرت حزدكن لشياري خبا خدي تعالى منع تكرج يا حلال استا تكاريب ويا حلال كنترول بك نازل بكردي شلون من بابي اولى بيجا قلت كاربي منع اخوا أو حرام بكي روجي قرتن غاية جي أو كنترولي إنسانة كمان قرمياني قساكين بۆ خۆیان زۆر گەرمیانی قرميان تخوى من لا قرميانية كم نەوەڵات لا ناو بفراتو أنا ساردة تو قرمي بۆ خۆیان بیرم لە هیچ پرسیارێ نەکردەوە ئەوەنە ورد چوویتە ناو بابەتەکەەوە ئەوەنە ورد چوویتە ناو برینەی کە ئەم شەویستمان قسەی لەسەر بکەین هیوادارم تۆ ژۆک و من نەبی ئەمرکە زاڵم ئەمر نەکات من ڕوانگەی دینی مامۆستا جاسم بەشی دەستوراتی عاسمانی وت و ئەوەی فەلسەفەی دین بوو مامۆساش بڕێک هاتە ناوی بابەتی کۆمەڵایەتی دین و مامەڵەی دین و خۆڕاگری من وەکو دەروونناسێک ئەبێ هەر لەسەر خۆڕاگریەکە قسە بکەم ئەوە وتم با کۆی کەمەوە بۆ بیسەران و بینەرانی بەڕێز من و ئاژەڵ فەرقمان چییە ئەو هەرچێکی دڵ پێوەیەکە وەلێ من هەرچێکم دڵ پێوە یا یاسا نایڵێ یا عیب نایڵێ یا ئابڕوو نایڵێ یا خێزان نایڵێ یا مردم نایڵێ یا کولتور نایڵێ و ئەگەر ئاینی تێها ئاین نایڵێ بڕێ کات ئاین بڕێرا بە بازێکت من بیکەم ئەخلاقی شەخسیم نایڵێ وی چێ بکەم من زۆرێکت حەڵاڵە نایکەم خۆم بەری خۆمەگرم مرۆڤ بە خۆڕاگری لە ئاژەڵ جیا بێتەوە وەختێ مناڵین چون خۆڕاگرنین هەروەکو ئاژەڵ هەموو احتیاجەکانمان دەفع و خواردن و گشتیەکەین کە تۆ تێی بەرەوسەر بۆ مرۆڤ بوون ئەبێ ئەو چتانە ئەتوانی بیکەی خۆت بەری خۆت بوری بڕێکی نەکەی ئەوانەی وا ئەتوانین بەری خۆمان برین و ئاساییە و کۆمەلگای چاوەڕوانەکە خەتاکانن تۆ نابێ خەتاکان بکەی کۆمەلگاش ێژە نابێ خەتا بکەی ئەی باشە حەڵاڵەکان خۆ ئەتوانم بیکەم کۆمەلگاش بەرم نارێ من گەرەک من لە میچا خۆڕاگریەک بکەم وەکو وەختێز لە ماڵا مناڵقی نەگایەژێ نان ناخۆم خۆ ناندانریا نان ناخوا و برسی کێسی گەرە کێسی شکۆی خۆی نەشکێنێ نان نەخوا تا ژەمێکی تر لێی بلاڵێنەوە ئەگەر لاواز بێوە دزیەکەوە چوە تۆزێ نانەخوا ئیتر خۆی هەست بە کزی و لاوازیەکەکە ڕۆژ و گرتن نمونەیەکە لەوەی تۆ لەو چتانەی وا ئەتوانی بیکەیت و کۆمەلگاش چاوەڕوانەکە بیکەی بڕیارێک لەسەر خۆتە دەی من نە لەبەر کۆنتترۆلی دەرەکی بەڵکو لەبەر کۆنتترۆلی ناوەکی خۆم تەحەکومی خۆم ئەەکەم کەسایەتی خۆم ئەخەمە بەر چاودێری کەسایەتی خۆم تا ئەوانەی تا ئێستا بەعادەت و بە شێوەیەکی ئاسایی کردووە ئیتر نیکە تا بزانم من لە لای خۆم براوە ئەبمیانە ئەوەیە کە ڕۆژوو ئەگەر لە ئیسلاماسی ڕۆژەی هەمە کابرا هەندیە یۆگاکە ڕۆژێری کاکەیە ڕۆژێری کاورا ها لە سژنا و بابیسانسە تەحەسونەکە غەزا ناخوا چل ڕۆژتا ئەمرێ ئەمە نیشانەی خۆڕاگرێ بۆیە کۆنتترۆلی ناوەکیە و ئەم کۆنتترۆلی ناوەکیە ئەبێن ناوبێژین چییە تا بزانین کۆنتترۆلی ناوەکی چیە فرۆی دێژێ مرۆڤ کەسایەتی هە لە ژێری کاریگەری سێ بەشی بەقووەتە بەشێکی ئاژەڵی کە ێژێ هەر چۆنێک کردووە پێشتر لە گشت کەسێ و زیاتر لە گشت کەسێ بەرژەوەندیەکانی خۆ بچەسپێنە و ئازارەکان لە خۆ دوورخەرەوە ئاژەڵی ژواکە حتا ئاژەڵی بێحس و بێ حرەکەوەکو گیا ئەڵبەتە گیا حسیە گیا هەوڵەدا ئازار لە خۆی دوورخات و شادی بە خۆی نێزیک کات و بەشێکی تری کەسایەتی هێمە هەست کە لە پەروەردەی خێزانی و کۆمەڵایەتی و ئینسانی و ئەخلاقی و دینیە ئەوێتە منی باڵایی کەسەکە و لەو بانەوە وەکو نوێنەری ئەخلاق دین
کولتور سەقافەت تێگەیشتن معنا چاویواتێ توێژێ ئەوە نەکەی عیبە ئەوە نەکەی غەڵەتە ئەوە نەکەی بۆت نییە ئەمە دوو بەش لە کەسایەتی منە بەشێکی منیش وامە ناوەڕاستی ئەم دوانە لە خوار ێژێ تینوتە ئاو بخۆ لەسەر ێژێ ئاوێک بدەروونە نەیخۆی مافنیە دەستپۆی بۆ ئاوی ئەو لەم بینی چا من تینوم نازانم چی بکەم بەگوێ ئەمە بکەم یا بەگوێ ئەوە بۆیە ژاوە ژاوێک لە ناوی منا دروستەوێت بەڕاستی سێ کەس خەریکن قسەکەن بەس خۆم گوێم واپێوە وەختێ چیتە بەری باخێ و میوەی واپێەوە و برسیتە و دڵی واپێەوە بیخۆیت و گەرەکتە دەستی بۆ ێژێ حرامە و حراممەنی باڵایەژێتی بەشە ئاژەڵێکێژە کورە برسیتە بەشی خۆ خۆم باخۆمە تەواو نابێ خۆی لەو ناوەڕاستە ئەکەویتە بەری زەختی ئەم دوانە ئالەرا تۆ یا خۆڕاگرە بیت و بەگوێی منی باڵاتەکەی یا دەست لە خۆت بەرەدێت و بەگوێی منی حیوانیەکەتەکەی بەگوێی ئەوە کرد درێژەدا تۆ لە ئاستی مرۆڤبوون بەرەو خوارتی هەم لە ناوی خۆتا هەستەکەی هەم لە دەری چۆ خەڵکەی بینن و لێ وەختێ بەگوێی منە باڵاکە کرد ئەڕوانی خۆڕاگری و لێ هاتوویەکت یا دروستەوێ ئەوەیە کە وەختێ تۆ ڕۆژوو ئەگری بێ ئەوە بە کەس بڵێ ئەگەر ڕۆژوو گۆڕانکاری تیا دروست نەکردی دیارە ڕۆژوو ئەو ماناوا من ێژمینێسی نەوەسە خۆڕاگری ناوەکی بۆسە خۆڕاگریەکی دەرەکی وەختێکانە ڕۆژە ئەری ئەکەویتە بەری مەیلەکانە دڵوا بە زۆر شتێکۆ کە پێشتر کردوتە دڵواوە ئاوی ساردووە لە بەری دەستا ئەیشتوانی وی خۆی وەلێ ئێستا وتوتە نای تۆر وتیانی شتە حەڵاڵەکانە لێ حرامە نێژم حرامەکان ئاسانە نەیکەی چون کۆمەلگاش چاودێرە سزاوەوە بانی سەر تۆ ئیسا هیچ نیوەبانی سەر تۆ و ئەسن مێژە ڕۆژوو من پیاوەکەم چوم لە ئەشکەوتێکا خەڵوەتم کردە و زۆهد و نازانم ڕوحبانیەتەکەم ئەبێ ئیساتە خۆناژم ئەوەی چا من حەڵاڵی ناکەم چون نەکۆ لەسەر من بکەوێ ئیسا تۆ بڕیاردا ئەم ئاوە نەخۆی وەکو کەسێ برا قەڵەوەگەرەێکی خۆی لاواسکە بەسم ڕۆژوو نییە بڵێ خواردنەکان وا لە بەری دەساوتیانە نان کەم بخۆ و شیرینی کەم بخۆ و چوری کەم بخۆ و سەوزیجات زۆر بخۆ ئێستا خواردنەکانە لە بەری دەستا وەختی دەست برد بۆ نان خۆ ئەزانی یەکەم کەسێ درۆ پێکرد خۆتی چون تۆ کێشی خۆ گەرەکە نیەدا بەزێنی ئەوە لای خۆ ڕەفز بووی وەختێکانە دووسێ ڕۆژنان ناخۆیتەوە چیتە سەر ترازۆکە بینی کێشاتە سەخوار یەکەم کەسێکە خڵاتەکرێ کێس خودی خۆتی ئەمە مەبەستمە لە خۆڕاگری لە ڕۆژوە تۆ دوو جۆر ڕۆژومانە ڕۆژویەک بە مەناسک گشتی ئەیگرێ کوڕی مەیگرێ درۆیکی کرێشە بێژی وام بە ڕۆژە گشتی وا ڕۆژە عیبە ئەمە ڕۆژوو بۆ کۆمەلگارتەوە پێتیان گرتە نەیچ گرتە ڕەنگەوان بەریان کرە لە ئاوەکەیش بخۆی چون تۆ دەست نەکرێ بۆ خۆڕاگری ئەگەر تۆ ڕۆژوو بەڕاستی بۆ خۆگرت چی ڕۆژوو بێت چی وەرزش بێت چی ڕژیمی غەزایی بێ هەرچیەک کە بۆ خۆت کرد ئەکەویتە بەردەمی خۆت و ئەو وەختە خۆ پلان بۆ خۆدانەی خۆ چاودێری خۆتەکەی خۆ ڕفوزەکەی تۆ خۆشی خۆ قبوڵەکەی ئەگەر ئەمە لە تۆ دوای 30 ڕۆژ لە عادەتێکی کۆمەڵایەتی بوو بە عادەتێکی تاکە کەسێتە مەلەکەتیاتە تۆ ئەگۆڕی بێ ئەوە خۆت ئدعای گۆڕیان بکەی خەڵکە بینن گۆڕاوی ئەگەر نەگۆڕایی کەوتیتە سەبەری هەڵاوێک و هەڵاوەکە نشتێسەوە لە جێگەکەی خۆتا تۆ جێگر بوویتەسۆ بۆ یەکانە لەراناشی ئەمە بەرچاو بکەین ئایا تۆ گۆڕانت یا دروست بوویانە مەولانە شعرێکی فارسی وەلێ خۆشە زۆر لێرا جێگاگرێتێژێ ما دەرین ئەنبار گەندم میکنیم لەم خەزانە و مەخزنە گەنمی تێکەین گەندمێ جەم ئامادە گۆم میکنیم ئەو گەنمە جەممان کرێ گمەوێ گەر نەموشی دۆست دەر ئەمبارە ماست گەندمێ ئەعمالە 40 ساڵە کوجاست ئەگەر مشکێکی دز نییە لەم هومارەیە ئەم هەمکە گەنمەکتێمان کرد بۆ دیار نییە کاورە ئاوە کاتە تانکێکی سەربانە چوە چی خاڵی ئەرکونیتیانە چۆن خاڵی بووە باشە تۆ 40 ڕۆژ ڕۆژگرتە ئەگەر گرتتە بۆ نەگۆڕیایی ڕۆژ لە حەزاتی وجودی دروستەکە ئەگزیستانسیاڵەکان لە حەزاتی وجودی بە لەحزەیەکێژن تۆ تەکی خودی پەتی خۆتا ڕوبەڕوەوی تۆ بۆ نمونەگەر ئایساتە ڕەممان بکەن و بمان کوژن تۆی ترسم ئەوچت واز لێ تێری گەرەکتە بزانی چۆن دەربازەوی ترسەکە ڕێک لە کونالوتی خۆتا هەست پێەکەی وەختێکانە معشوقەکە لێتە توورێ ڕێک لە ناوە پەلامی خۆتە دێژی بۆ عاجزە کرد ئەو لە حەزەیەلەوە ڕێکتێکی خودی پەتی خۆتا ڕوبەڕوێی تۆ لە ڕۆژوە ڕێکتێکی خودی پەتی خۆتاوە شەهوەتە بانگ تەکەوتۆ وای بە ڕۆژوو شەوەتەکەش حەڵاڵە خێزانی خۆتە هاوسەرەکەتە پیاوی یاژنی ئالوێ کە بەری خۆتەری کێس خەریکە بەری تۆرێ ئەگەر ترسی قەیامەتە ئەوە حکمی دینی و ئەگەر خۆسازیە کە دین هاتووە تۆ بسازی وەکو مامۆسا فەرمووی ڕۆژوو ئەبزارە بۆ تەقوا پارە ئەبزارە بۆ ژیان ئایا ئەم ڕۆژووە بۆ خۆڕاگری نییە
ئەگەر توانی خۆڕاگرێک بکەی ڕۆژی ئیشەکەی خۆی کرە چون خۆڕاگری لە تو دەرەکەوێت نە لە ڕۆژەکە ڕۆژوو مەکسە وەستانە تا موعدێک گرنگی داینە بکات تۆ وعدە کرێتێکی خۆتا هێژی تا مەلا بانگ نەدا ڕۆژە نارم ڕەنگە مەلاکەس 5 دقەش دێر بانگ بدا بەڵام تۆ وعدەیەکە کردووە من ئەبێ ئەو خاڵە پێی بگەم جا شتەکەکەم کە ئەگەی بۆ خاڵە سەرکەوتنەکە وەکو کێشدا بەزان نەکەی دەستی خۆ کەوتێ باشە بۆ ئینسانێک بۆ ئەوەیەک هەردووکی خۆەوە کات ئەوەی کە بە ڕۆژووە هەر با بڵین وەکو دکتۆر باسی کرد ئەوەی کە با بڵین دیوی دەرەوەی بە ڕۆژووە خۆر ئەوە کار ئاوەکە ناخوات بە ڕۆژوو شەبەڕاست ئەمەی تریشیان کە تەقواکە ئیشی تیا کردو ئەمیشەر ئاوەکە ناخوا ئەم دوو ئینسانە چۆن خۆیان جیاکەنەوە من ڕاستە هەردووچیان سیستمێک ئەمبەری لێگرتوون ئەو پرسیارە لە تۆ شەکەم ینی ئەم دوو ئینسانە چۆن خۆیان من ئاوا بێژمی تۆ خەریکی بۆ لای خۆشەویستێک تەچیوە جادەیەک و منیش هەر لەو ڕێگەوە تێم ئەچم غەرامەیەک بدەم هەرکمان سواری سیارەیەکین تۆ کە نێزیکەوی تۆ ئەڕۆی بگەیتە خۆشەویستەکە و خۆشی ڕوتەیەکە یان ناڕەحەتی خۆشی تەڵات ئەی من کە خەریک مەچم غەرامەکە بووە ناڕەحەت هەرکمان بە یەک ڕێگە ئاچین ئامانجەکان گیان ئەم ڕێگە کەرەسەس چقۆ کەرەسەس بۆ باش ئەتوانی بڵی لە جوان بۆ شەراکردم ئەتوانی بڵی من ئەمەوێ ئێستا بینەر تێبگا خۆی لە خۆی تێبگا کە لە کام بەرێ ڕەنگە دکتۆر هەندێک کەس تێنەگار خۆشی تێنەگات بەڕاستی یعنی من ئەگەر ئاوەکەم نەخواردو من بە ڕۆژوم ئاوەکەم نەخوارد و چێژم لەوە بینی کە کۆنتترۆڵێک وای لێ کردم ئەم ئاوە نەخۆم ئەوە من بەرە باشەکەم و تەقوا لە ناوما ئیشی کردووە و ئەگەر چۆنەڵی بە ئەرکێکی زۆر قورسی بزانم کە ئاو ناخۆمەوە ئەوە ئەو بەرێم کە بەشی پێشەوەم ینی ڕووکەشەکەم بە ڕۆژووە تاومت با من بە زوانێکی سادەتر بێژم من تۆ هەرکمان چوین لە هۆڵێکی لەش جوانی وەرزشەکەین هەرکمان ئاسن هەڵە بڕی باش هەرکیشمان لەشمان زۆر جوان بوو باش من یەکێک لە دەرەوەژی هەموو ڕۆژێ ئیش نەکەی کوشتنێکی پێەکەم عەرەبووە کامێشی نەکردێ توش بە دڵی خۆتی هەرکیشمان ماسوولکەمان دەرکرێ کاممان تام و چێژمان بردووە لە دەی من ئیشەکە بکەم و تام و چێژی لێ نەبم دیارە کاریگەر نەبووە باش کورت و پوخت و ئاسان ئەبێت تۆ تام و چێژێکی ڕاستەقینە بە خودی خۆت بگە لەو ڕۆژووی کە بە ڕۆژوەبی من جاگەیشتووە ڕێک مەبەستمەوەسە ئەوەی کە تەکلیفە تۆ تەکلیفەکە جێبەجێکرێ خۆی چتێکە تۆ وتیانە پێ ئەو ئیشە بکە کردوتەوە خۆی ئیشەکە کردەوە لێ تۆ یەک تام و چێژ بردە من دوانم بردێ ئەوەیە کە کەسێک ئەچواتە ئەو حاڵاوی ڕۆژوە و مەناسکی جەمعی پێکاویش ڕۆژی گرتووە و جەژنی ڕەمەزانەکە و خۆشحاڵی چاو تەکلیفەکەی چی جێبەجێکرێ وەلێ ئەو بە تەکلیف جێبەجێ کرێ وەلێ من وەکو معشوق بە عشق جێبەجێم کردێ بە تەکلیف نەمڕوانێ پێ بۆیە خۆشحاڵم پێی باش ئەتوانی بڵێ عاشقەکە عاشقە با بڵین ئاینەکە ئەوەیە کە دوای ڕەمەزانیش ئەم تەقوای ئەبێ بمێنێت ئەگەر نەما ئەم بارەکەس گەنمەکەوت یەکڕۆ مشکەکە بردوویەتی ئەبێ کاریگەری ئەو ڕۆژوە لە تو بمێنێ باشە وەرزش کارێک وەرزشەکات دوای وەرزشەکە دوو سۆبگەی پێی بێژی ئادەی بەردێ هەڵبڕێ نەماوەتە هیچ ئاساری نەماوە نتوانێت ئەگەر ماوێتە ئەوەێ ئەوە وا ئیتر زەختەکە نەماوە لێدانی بکەی بگەیتە بەردەکە بێژیاڵ ڕێژ توانێەوە لێژێ بۆ هەڵی بڕ چون نەبووەسە مەلەکەتیان نەبووەسە فەزیلەتیان نەبووەسە خۆڕاگریتە منە باڵاکەی گەشەی نەکردووە هێمە هەرچیەک بۆ کۆنتترۆلی ناوەکیەکەین مرۆڤەکە دەینە دەستی خۆی کۆنتترۆلی دەرەکی مرۆڤەکە دەیتە دەستی یەکێکی تر جا من بۆ خۆم ئیش بکەم وەکو ئەوەیە بۆ یەکێکی تریش بکەم دەی ئینسان وەختێ بژاری زەوی خۆیەکە بزانە گیایەکیش ببڕێ ڕیشەکەی دەتێنەوە وەختێ بۆ خەڵک بژارەکەم هەر لە بانەوە هیچ نامێنێ دیار گرنگ خوا جوانە ڕاستەکەی بەشێکی زۆری باخاوانەکان ێستا بەشی سەرەوەیەکەن هاوڕای 100% قسەکانی جەنابی دکتۆر زۆر گەورەیە باشە ئەی قسەکانی جەنابی دکتۆریش هەرچەند لەوانەیە دیدمان لە هەنێشتا جیاواز بێت وەکو کە ڕوون کرد ئیسە باسیەکەم هەندێک ڕوونکردنەوە هەیە ئەگەر دیریشمان جیاواز بێ من ڕێی ئەو قبولەکەم ینی ئەویش ڕێی من قبولەکە بێگومانەوە یەکێکە لە بابەتەکەی هەردوو لاتان گوێ لێگرێ و کامی قبولەکانی پێ قبول بێ ئەتیادیە ڕاست من و تۆ قوتابین لە خزمەت دکتۆر خەزنەوی ئەو مامۆسامانە تێ دەرسەداتەوە تۆ بە دڵ و گیان و ڕۆح کامل گوێ لەوە گریت قسەکانی لەبەرەکەی سەرخاڵی وشەکانی نووسی تۆ ئیشتۆ لە ماڵ مراجعەکەی تۆ منیش هاتووم بەس لەبەرەوە غیاب نەدرێم هاتووم بیرم لە شوێنێکی ترە و بیرم لە دنیایەکی ترە و لە هەردووکمان لە ناو دەفتەری ئەعمال و کردەوەی ڕۆژان نووسراوە حەزوور یعنی ئامادە بووە ئامادەی محازەرەکەی جەنابی سەرنجام کاممان سوودمان بینی و کاممان نەمان بینی
بەڵێ من بینیم و تۆ بینی بالضبط ڕۆژوو ئەم فەلسفەیە ئەگەر کەسێک کاتێک بێت امتیسالی ڕۆژوو بکات بەو شێوازە جێگیرە بێ لە گیانێ ئەمە کەیتر لە بەرامبەریا ئەمە جا من بەبستمەوە بوو بۆی لەبەرەوە قسەکان کرا ئایا ئێمەی مەلا وەکو جنابی دکتۆرە فەرمێت ئایا هەر بەڕاستی ئێمە بەس فقی تەقەنی باسەکەین فقی تەقەنی بابەتێکە ڕەبتیاوە کۆمەڵی بابەتی جستەوە کە خوای گەورە مێرەبان چی پێویستی بە خەڵکەیە باش دکتۆر ئێستا ئێمە دەخولەکمان ماوە بەڵێ حەزەکەم ئەم بەرنامەیە ئەوەی کە گوێمان لێگرێ بە دیندارەکانەوە بە مامۆسایانی وەکو جەنابتەوە بابزانی کامەی زەڕورە بۆ کۆمەڵگەیە دیوە تەکنیکێکی وەکو دکتۆر باسی کرد وابزانم هەمومان نەزانین بە ئاوەکە ئەشکێ دەستنوێژەکە بەمە ئەشکێ لە بانگی بەیانی بۆ بانگی ئێوارە بە ڕۆژووە بین ئەم دیوە تەکنیکیانی پێم وا بێت دیندار و بێدین لە بڕۆی سروتەکە سرودێکی دینی گشتیە لە وڵاتێکی وەکو کوردستانە هەمومانی زانین با ئەمە بخینە ئەولاوە بەزەی هاتنە بە فەقیرە تەقوا زۆرە بێ چی بکەین قسەکانمان لەسەرەوەی کە بەرەو ئەو فەلسفەیە بچین کە دکتۆر باسی کرد و خەزنەوی باسی کرد ینی چی بکەین بۆی کە هەردووکمان زۆر جوان باسە کرد وەڵڵاهی هەردووکمان لە یاری لەش جوانیین هەردووکمان لە هۆڵێکی لەش جوانیانی من بە جۆش و خۆش و خۆشەویستیەوە ئەمێ ماسوولگەکانم جوانکەم ئەمیش باوکی ئەڵێ نەچی واو پێەکەم لە دەرەوە دوای چی بکەین ئینسان بەرەو ئەوە بچێت بە چێژەوە خەریکی ئەم دینە طبعا ئێمە غیبەت قسەی خراپکردن عزیێتدانی خەڵک لە ڕەمەزان و غیر ڕەمەزان لە بە ڕۆژوو لە بەنەوە ڕۆژوو بوونا هەر حرام و شتێکی ناجایزە بەڵامە بێ ڕۆژوو کاریگەری هەبێ بۆی تیامان بسڕێتەوە کەواتە ڕۆژوو چییە ڕۆژوو ئایا تەرکی غیبەتە یان تەرکی غیبەت هەموو کاتێ حرامە بابەتە کە خوای گەورە مێرەبان بۆ زەبتکردنی ئەمە فەرمانی بەڕاگرتنی دوو غەریزەداوە کە مرۆڤ ئەساس و بنەما حیوانەکەی وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێدا ئەساس و بنەما حیوانەکەی لەسەر ئەم دوانە یەکێکیان غەریزەی خواردنە کە ئیسەس بازاڕەکانی جیهان لە ١٧ لەسەرەوە وەستاوە باقی بابەتەکان غەریزەی جنسە کە هەردووکی لە ڕۆژووە بابەتە تەقەنیەکەی خوای گەورە مێرەبان تەرکیزی لەسەر ئەم دوانە کردووە بۆ پاراستنی ئەوەکان خۆ هەمیشە غیبەت و قسەی خراپ و ئاڵۆزیەکانی تر ناشەرعیە بۆچی زاناکانی فقه هاتوون تەداخلی سنووری زانای ڕۆحیان نەکرۆ ئێمە وتاری جمعەکانی ڕەمەزانمان وتاری عەسرانی ڕەمەزانمان تەرکیز لەسەر لایەنە ڕۆحیەکەکەینەوە ئایا چۆن زمانمان پارێزین و حەدیسانە باسەکەین ئایا فەلسفەی ڕۆژوو چییە بریتە لە تەقوا هەیە هەموو مزگەوتێک هەموو مامۆسایەکی ئاینی سی وتار من خۆم هەموو ساڵێک جاری وایە 72 جاری وایە 74 وتارە دەم چکە هەموو دوای نوێژی بەیانیە 5 دقە حەدیسێک شتێک بۆ خەڵک باسەکەم خۆ هەموو دوای نوێژی عەسرێکیش ئەوە 6 4 وتاری جمعەی شەدەم دەش لە شەوی قەدرادە ئەمە 74 نزیکە 74 وتارە دەم مزگەوتەکانی تریش دڵنیام لانی کەم وتاری عەسرانیان هەیە یعنی ئەم بابەتە ڕۆحیە هەر باسەکرێ بۆچی ئێمە لایەنە تەکنیکیەکە زەق ئەبێتەوە زانیاڵی بۆچی پێمان ناگات بۆچی پێمان ناگات تۆ کاک دەر من حەزەکەم بابەتەکەت ڕێئیمان جیاوێ مە گشتمان یەک قسە بکەین معناوێتن لێرە چی بکەین منە جودانە قسەی مامۆستا نەم خۆم نیش ناڵێم جودان بەس ئەڵێم بۆچی پێمان ناگات من ئەڵێم وەکو پێویست باسی تاقوتانە ناکەم ئەوان باسی دەروەرخانی ناکەم پێگا و من پێم ناگە بۆچی پێمان من مەلایەنە باسیەکە باشە بۆچی ناگەیە پێمان من ئەڵێم ئەگا من بەگەشتبینەکە خۆم بۆتم ڕوون کردنەوە ئێمە خەڵکانێکمان هەیە لە مانگی ڕەمەزانە کاتی ڕۆژی جەژن تێ هەستەکەی ئەمە فوزەیلی کوڕی عیازە یعنی لە مزگەوتەکەی ئێمە دەشەو هاتووە لە شەو نوێژە گریاوە فرمێسکی ڕشتووە گەڕاوەتەوە بەلە خەڵکی زۆرمانەیە کاک دەرون یعنی تۆ نابێت سەریەوە بکەی لەسەر جادە کەسێک پەلەکە وابزانی سەرزەوی هەمووی وایە نا مانگی ڕەمەزان سەرزەوی بەس زۆرە بینین دکتۆر سەیریکە لە نانەوخانەی من بە سادەی پێوە لەسەر جادەی بینی لە شەربەت فرۆشەی بینی لای خەسابەی بینی مانگی ڕەمەزان 30 ڕۆژ ڕۆژوەگری چەند ساعتەشتە دەرەوە چەند کەسە بینی هەمووی ئەوانەی کە پێدەکەن ئەوەی شاداتە لاتە مەرحەبات ناکات چەندێکە گشتی کۆ بکڕۆ لە 500 کەس تێ ناپەڕێ ئاخر خەڵک زۆر لەوە زیاترە من پێم خۆشە لە دیدە جیاوازەکان و سیرکەن من نێم گشتمان نقطە بخەین سەرەوە بێژین کاکە ڕەمەزانی هیچ سوودی نییە ڕەمەزان باسی فەلسەفەکە ناکەین حاشا ئێوشتە ناڵێم من ئەڵێم بۆچی پێمان ناگات باخەلەکە بدۆزینە و چاکی ئێوە تەرکیزتان کرد لەسەر ئەو قسەکانی جەناب ئێستا وەڵڵاهی قسەکانی دکتۆر هەرواز لە دیوە ئاینەکەی ئێوەش بێنە من وەکو بینەرێک ئەمەنە بۆم ڕوون بۆ کە بۆ خۆم قیاسکەم بزانم وە نییە قیاسکەم کە بە ڕۆژوم
بەڵام خۆم ئەزانم ئەها خۆت پێت خۆشە؟ ئیمتیحانی خۆتەکەی ئەزانی کاک دەرون پێت خۆشە بەرنامەکە گشتی بخێنە یەک لا گشتمانی نەوەڵانە دیدی بەس جیاواز باس ئەمێ برینەکە هینکەین بزانین حەزەکەی برینی ئەو کەسانەی کەوا ئیسفادە لە ڕەمەزان ناکەن جەنابی دکتۆر باسییان کرد من حەزەکەم من وەکو مەلای مزگەوت لە ناو مزگەوتەوە واقعەکەت بۆ باسکەم بۆی بە قاڵبەکەی تریش مسلمانان بێهیوان نەکەین وازین ڕەمەزان هیچ کاریگەری لەسەر کۆمەلگا نەماوە کاریگەری زۆر باشی هەیە بەڵام ئایا بۆچی فقهی تەقەنی عولەما گرنگیان پێدا و زۆر مهمە لە ئیسلامە تەخەسوسات هەیە علەمای عەقیدە و علەمای علمی کەلام و ئەوانەی کەوا پەیوەستیان بە ئیلاهیات و هەیە نایەن تەدەخولی بابەتی حرام و حەڵال بکەن ئەوەیشی کە بابەتی فقه هەر خوای گەورە مهرەبان کاتێ باسی ڕۆژوەکە یەکسەر یەوەس باسی ڕۆژوەکەن یەکسەر ئاماژە بەواکەن کە ئینسان خۆی لە غەریزە ئەگرێتەوە لە پاڵی ئەوە باس لە سەبر و ئارامی و غیبەت نەکردن و قسە نەکرد و نازان باشی لە سێوەری ئەوە باس دەستبەرداری و پرسیارە نابم مامۆسا بکەم ئەگەر ئیجازە جان. بدەن بۆ بەدیوێکی ترا تماشای ئەو پەلەپەلی شەربەت فرۆش و مردم و ڕاکردنە ماڵ ئەگەر ڕەمەزان نەوێ بۆچی وان پەلەوەکن بەڵێ ینی لە غێری ڕەمەزانە پەلەوەکەنەوەن دیارە هەرچی حەزیانە تێریان کرد لە ڕەمەزانە ئەمانە حەزەکانیان تێر نەکردێ بۆیە پەلەپەلیانە بڕۆنەوە لە ناوی ئەو سەد کەس پەلەپەلەوە هەردە کەسێکیش پێیاوێت پەلەپەل نەکاو ئەو کاریگەریەتیان دروست بوویە بۆیە با تۆزێ بە هیواوە بۆ دەروونێکەیە باشە من ئەوەزان چەندێ لەگەڵ من دێتەوە باش زۆر هیوایەتمەوەیە من حەزەکەم باش من دەستبەرداری ئەو پرسیارم نابم بۆچی ناگات ینی ئەمە باس بەگشتی قسە ناکەین کەسمان حدمان نییە بڵێن لە سەد مسلمان ڕەنگە لە سەد مسلمان نەونوی بەدڵی بگا من باسی ئەو دانەیەکەم کە ناگات کاک دەرون یەک نقطە دەستپێکە دەژی کەس قسەدانی ما شۆڕێ ما ئاخفتنێ ما تێ نەگهێ ما قیمەتی ڕۆژی گرتن دشکێنن ئەوە ڕکنێکی ئەرکانی ئیسلامە و من مرۆڤێکی مسلمانی سەرەتاش باسمان کرد لە پیرۆزیەکان لە شوێنی خۆیەتی مطلقە ئەگەر برادرێک تێگەشت بێ ئەو مەساج پەیامە واگها بێدا ببوراتە غەڵەت تێگەشتووە مە بەحسی دکن هەر شعائر نە ڕۆژی گرتن تەنێ ڕۆژی گرتن لەمێژ هەموو شعائری ئیسلام غایەتێکشی هەیە هەدەفشی هەنە شعائر بخۆن نە هەدەف و ئەرمانجن وەسیلەنە من مەتمەتیک بێژم ینی نە مەتمەتیکی کووردا مەتمەتیکی نۆرمال مەتمەتیکی کووردا دوو بدۆ دیکەی یەک نابێ بچار پێشەوا قادی محەممەد بۆ بە دیار کردە لێ من مەتمەتیکی دنیا دەبێژم مەتمەتیکی دنیا دودۆ و دودۆ دیکەی چار ئایا دودۆ و دودۆ گۆ نەکرە چار غەڵەت لە کودرەیە دبێگو مشکلەک هەبێ یا ئەیوهە الذینە ئامەنوا ئەوە خاڵی یەکەمە ئیماندار زائیدی كتب عليكم الصيام روجي قرتن يعني مروفك إيماندار زائدي روجي قرتن يساوي قراك ببي مروفك متقي لعلكم تتقون أجر مروفك روجي دقري ومتقي نابي مطلقة محقق صدا صد غلطك هيا يا أو غلطة دي إيمان ديا يا أو غلطة روجي قرتن ديا باشقنية روجي لميش إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر لميش جركتا بباريزي جركتا دحفتي جركتا بكي من فيوزك ترمستاتك اللي قلت درست بكي تبتواني منع خش خرابي ونشاكية بكي آيات الميش دكي وتخرابي دكي بروبليم الكودية برزغريك الكودية برزغريك ياد إسلامة تديا ياد اللي ميجي تدي لخوافقرة غايت أو بابتا أو شون ما بتوانن أم فايدة سود جروجي قرتن بقرن ما يعني من ديجي قصي ما مستجاسم دبيقود مزقفتا دهن بياون مسلمان وأولياء إخوها بنو وما حرمتش أو نقطة دقرن بس ما بحسيكم ملقا دكن ما بحسي شقام دكن من حزدكم أو مزقف داك في شقام من حزدكم أو أخلاقي مزقف بس تسمى أبريجي باشە کاتمان نەما بەیەک گوشە ئەگەر بتوانی تۆ زێمە ئەوەشە بەیەک گوشەیە بەیەک دێر پێناسێکی ڕەمەزانم بۆ بکە لە دیوە زانستێکی خۆت مسلم کسی را بود روزه داشت که درمانده ای را دهد نان چاشت وگرنه چه فایده که سعی بری و ز خود بازگیری هم خودخوری. شیخ سعدی فرمی جه مسلم یا مسلم او کسی روژوی گرته اوی نیورونه خورده بیده به هجارک اما روی کاملایتی که اگر نه لخوتی بوری تو خود بی خوی تو چیت کردوه بوی من یجم اوانه و پیان نگاد
کەوتنە سەبەر هاڵاوێکی جەمعی لە خۆپێشاندانی چا بڕێ کەسی تێکەوێ لە گۆرانی چاپڕێکەس لە هەڵپڕکێ چاپڕێکەس لە ڕەمەزان چاپڕێکەس تێگەیشتنی پێنی یەک دێر وڵام مناڵێ ڕەمەزان مامۆسایەکە کە سوودمان لێ بینی و هەمووشیان سوودی لێ بینین سپاس بۆ خۆی گەورە ئەوەشی لێی نبینێ قوتابێ غایبەکەیە باشە دەست بۆ من ڕامەجێشە تۆ بووی خۆم بوو یەک دێر پێویستە مەڤەگەرن غایەت و هەدەف و ژوان ئەو شعائرە چییە مەفێر ببن غایەت نەوەسیلە دەستخۆش دەستخۆش جوانە منی شەڵم دەستخۆش و هیوادارم ئەم شێ شتێکمان کرد بێ خوا حافیز دکتۆر کە دەسی بۆ ڕاکێشام قەزم تۆ قەزی من نەبوو خوا حافیز